دەبینم لێرە سەفین یاسین سەرۆکی یانەی هەولێر بەربژێرە بۆ قولی شەشەمی پەرلەمانی عێراق چۆن بوو بڕیاریدا بێتە لای ئێوە لێرە پۆستەر و فلێکسەکانی خۆی ساڵ طبعا هەر کەسەشی کە ئەوانەی بربژێرن کاندیدەکان ئاسان نین پرسیاری هەموو شوێنەکان دەکەن هەمویان دەستنیشان دەکەن دەنێ بڕۆ لای زۆر باش لە شادی لەبەرەوەی جیهازەکەمان تاکە جیهازە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم خێرایە هەم کوالیتێکی زۆر بەرزی هەیە و قابلیتێکی باشی هەیە ئەمە ڕەهاتین لەبەرەوەی بەرگەی ساردی و گەرمیش دەگرین گورجی باران دیتەینە شتەکانی خۆمان هەموو کۆنتترۆل کردیان لەوانەیە ئەمە لە بۆ مەغریبێ هەموو شتەکانمان کۆتایی پێی نابی لەبەرەوەی کردمانە شەفتی شەو ڕۆژ بەبێ کوژانەوە جیاز ناکوژێتەوە شەو ڕۆژ کارمەندەکاتان لێرە دوو تایم پیشەکەن بەڵێ دوو تایم هەندێک دەبنە سێ تایم ینی جیهاز ناکوژێتەوە ئەمە لێرە کارمەندمان نییە هەم ئەوەی پێکاتین هەمووی خێزانە هەمووی خێزانە هەر نەفرەشیش دێتە لایمە یەک شتمان زۆر جوانە جاری یەکەم دێ سەلام عەلەیک جاری دوم هەتا بنەبانی دەڕوا ینی جەوەکی زۆر زۆر کراوەمان هەیە جەوەکی فامیلیمان هەیە لەبەر ئەوەی ئەمە بەخۆم بەو تەمانەی ڕێز لە مندارش بچکە دەگرم لەبەری دەچەمینەوە ئینسانیش ئەو ڕۆژ ژیان چییە سروشتی زیان ڕێزگرتنە